سەفینی 38 ساڵان لە نەوەتخولەکی یاریەکەی نێوان جیهان و بروسک یارمەتی عەبدوڕەزاقی ڕاهێنەری یانەکەی دەدا لە دەستنیشانکردنی پێکاتە و ڕێنمایی یارزانان و گۆڕانکاریەکان لە لێدان یەکلاکەرەوەکانیش بە پارێزگاریکردن لە گۆڵەکەی بۆ هۆکاری ئەوەی جیهان سەرکەوتن بەسەر بروسک دەستەبەر بکات و هەنگاوێکی گەورە بەهاوێژێت بۆ قۆناغی کۆتایی پاڵەوانتێکە. متمانم تەواوی بخۆم متمانم تەواو بکە یاری دووەم ئەو یاریە یاری بکەم لە بیدایەتیەوە بەڵام گۆچەکەمان مەهدی لە یاریەکەیتی ئاستێکی زۆر باش پیشاندا بوو بۆیە نەمتوانی بەڵام لەگەر یاریزانەکان و دەستی ڕاهێنەران بڕیارمان دانابوو مەسەڵەن بڕیارمان وا بوو کە لە دەقەکانی ئاخیری بچم بخۆم بچمە گۆڵێ ئەوان تەواو سیقیان بم بوو توانیشمان سەرکەوتن بەدەستبێنێت. ئەم یاریە بۆ بروسک یەکەم یاری بوو لە خولەکە و بۆ جیهانیش دووەم یاری بوو دوای سەرکەوتنی بەسەر هێرش بەڵام ئەوەی لە یاریەکە دەردەکەوت یاریزانانی بروسک ویستی سەرکەوتنیان لە یاریەکە هەبوو پێش ئەوەی بگەنە لێدانەکانی یەکلاکەرەوە بەڵام جیهان هەرزوو پلانی بۆ یەکسانی و ئامادەکاری بۆ لێدان یەکلاکەرەوەکان کردبوو. دوای ئەوەی یاریەکە بەبێ گۆڵ و یەکسانی بە کۆتایی هات لە لێدان یەکلاکەرەوەکان لە خاڵی سزا جیهان بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ براوە بوو. تەسەورمان دەکرد ئەمە گۆڵ بکەین بەڕاستی لە بیدایەتیەوە شەمە یعنی ترسوی لێدان یەکلاکەرەوەمانە بوو حەزمان دەکرد زیاتر بە ناو گەمە لە ناو یاری هەتا لە بیدایەتی یاریەوەش دیار بوو هەردوو فەریقەکە ئەمە ئامان زمانەوە بوو لە یاریکردن ببینەوە ئەوانیش هە لە بیدایەتی گەمە هەردەست پێ نەکرد بۆ خۆیان بەردەداوە کە گەمەکەش بەڕاستی ینی تۆ پێ دۆڕاندن بردنەوەیە. ئەو یاری زۆر گرنگ بوو ئێمە چونکە بنەوەی ئەم یاریەوە ئەکەکە دانەبەزین بۆ خوڵی پلەسیەکان و هەروەها دەستخۆشلیانەی بروست کەم یاریی باشیان کرد و سەرەتامە بەلایانی بەرگری یاریمان کرد ئەوان زەختێکی زۆریان لێ کردین و دوای شەوتی دوم سەبر پەیتا ئێمە چوینە پێش و توانیمان یاریی باشتر بکەین و سوپاس بۆ خوددا توانیمان بە لێدان یەکلاکەر و یاریەکە بینەوە. بەم جۆرە جیهان دوای دوو سەرکەوتنی بە دوای یەک لە یاری داهاتووی ڕوبەڕووی خەبات دەبێتەوە براوەیان ڕاستەوخۆ دەگاتە قۆناغی کۆتایی و دۆڕاویش یەک دەرفەتی تری دەمێنێت بۆ سەرکەوتن بروسچیش ڕوبەڕووی پێشکەوتن دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.